کاکە جەمات زۆ داوای لێبردن دەکەین کە لایڤەکەمان تۆزێک مشکلەیە کەتێ بۆ خۆتان دەزان زۆر لە مێژە لایڤم نەکرد بوو ئیتر شتێکی وە چاوەڕوان کراو بوو دووبارە بەخێر بێنەوە هیوادارم ئێستا لایڤەکە بەبێ مشکلە بی دیارە تیمی ئایکەی نەیانویستێت جێی خۆیان بگۆڕن هەر لە ڕۆژۆک جەمپ بکەن بە ستیمی کەیدیکەی لێیان دەدا هەمیان بە سەلامەتی قوتاریان بوو طبعاً تیمی ئایکەی سعات 11 دەوریەکی تکەشیان هەیە بە لاینەپی دووەم تیمی ئایکەی بەردەوام دەبن لەگەرمان ستار چالێنجیان هەیە جەمات لە کۆمنت ئاگدارم کەن ئەگەر هەر کەم و کورتیەکە بی ئەو جە بزانین جارە هیچ تیمەک لێک نزیک نینە زۆر 17 تیم 64 کەس ئەلایف تیمەکان زۆ بەقوەتن ئۆ ئێلسی کەتە شەڕی ئێلسی لە چێن دەرە کورە ئێلسی ببینۆ دەرێت چاوم زەیف بووە هاوتە پلێر وەڵڵە ئێلسینەوە پلێرێکیان داون و فنش کرد لە تیمی 968 تیمی ئێلسی بەس ئەگەر ئەزیەت نییە جەماعەتی AHK بەس لە ئینستاگرامی یەکێک ناوی تیمەکانم بە تێکز لۆ بنێری نەک بە ڕسم مەمنون دەبم لە ئینستاگرامی دەیانێ بستنە زۆنەکە لای ڕۆژۆک و یاسنایە طبعاً جەمات ئەو دەوریە بە سپۆنسەری تیمی AHKە کە تەنها تۆپ یەک دەبراوە خاوەن $150 ئیتر بزانین ئەو تیمە چیە کە دەبتە خاوەنی $150 جەماعەت هیوادارم هەموو شتێک باش بی دەبیوە بی گورێت دڵ هەموو لایەک وا دیارە لایڤەکەمان مەزبوطە بە 150 سانیەم لە پاشدانەیە لەبەر ستریم سنایپی گوتمان با لە پاش بی تۆزەک چاوی منی کاکە بڵند خۆشەویستن هەموو لایەک یاڵە جەماعەت طبعاً 4 گەمەیە ئەوە گەمەی یەکەم ئیرەنگڵە بەڕانگۆ چێ دەبتە براوە یاڵە لە کۆمنت سیقەت بە چ تیمە چیە ببتە براوەی ئەو ڕۆکە لە کۆمنت ناوی ئەو تیمەی بنووسە تیمی نۆتنۆ وابزانم تیمی نۆتنۆ نەکە ئێستا تیمەکی زۆر بەقوەتن تیمی ئایچلوحاف لە دەرەی زۆنینە ئایکەیش هەتە ئێستا باشترین جێ هەیە جارە هیچ شەڕاک نییە KS دەستە پێشیشی چۆلە ئەگەر نەستە ناو دەوی ئەو تیمەی ئیوات پێدەچی نە باش بزێ خۆی گۆڕ ڕێڕێی خۆی گۆڕی ئەگەر نەدەچۆ ناو تیمی ڤایرۆس ئۆ تیمی ڕیکس
تیمی ڕیکس کەتە شەڕ. تیمی ڕیکس پلێرەکی 968 داون کرد. وەرە داون فنشیان کردەوە کێ دەچیان هەیە تیمی ڕیکس. زەما سەوت باشە مەزبوط. طبعا جارێک گەمەکە تۆزێک سارد و سڕی پێوە دیارە تە زۆنەکانی ئاخر زۆنەکانی ئاخر ئیتر گەمەکە گەرم و گوڕ دەبی. تیمی ڤایرۆس تیمی ڤایرۆس تیمی ڤایرۆس کورە کا ڤایرۆس کا ڤایرۆس وەڵای ڤایرۆسم لێ بزر بووە. لێرە بوون لێرە ڤایرۆس کورە ئەوە لەناو دەوی یەکن. هەی بژین هەی بەتەڵ تیمی ڤایرۆس تیمی ئەڵسی لەناو برد. کاکا کیڵک مەلیک 2 کیڵ ئەناکۆنداش کیڵک وەڵڵا بەتەڵن. طبعا یەکەمین تیم لەناو چوو تیمی ئەڵسی بوو زەمات بەداخەوە بەس بێ ئەمەل نەبن چونکە جارێ سێ گەمەیان مەیە سێ بکەن ئەو گەمەیان هایر نەکرد ها نهاتنە گەمە ها پێڕانەگەیشتن جارێ سێ گەمەیان لە پێشە. ئەوە چێوە ئەوە چێوە تیمی فانسی هەست دەکەم دەیەوێ پوشکە هەستەکەم غەڵەتە ڕاستە نازانم ڕاستە ئەرێ وەڵڵاهی دەرێ ناوەڵڵا بەجێیان هێشت تیمی ڤایرۆس جێی خۆی بەجێهێشت. طبعا جەماعەت یەکەمین تیم کە لەناو چوو تیمی ئەڵسی بوو بەدەستی تیمی ڤایرۆس. کاکە سەپۆرتی تیمەکەت بکە چ تیمەک بەڕایت و دەبتە براوەی ئەو ئیڤێنتەی لە کۆمنت ڕێی خۆت دەربڕە. ئای کورد ئای کوور ڕەک چووە ناوەڕاستی زۆر هەی بژی هەی بەتەڵ طبعا هیتمان لە خانیەکان مابووە بەدەستی تیمی فانسی داون و فنشکرا ئێستا کە تیمی ڤایرۆس بە سێ پلێرەوە گەمەی دەکا هاتێ ئێستا ئای کورد زێیەکی دەرەزەیەکی هەیە. دەیانەوێ بەجێ بێنن بزانین چ تیمەک دەبتە شەڕی چ تیمەک هێشتا هیچ لەگۆڕێنیە جەماعەت هیچ لەگۆڕێنیە بەس هەست دەکەم تیمی مستەر MR کە گەمەکی زۆر زۆر جوانیان کرد لە PMCۆی ئەو سار ڕوبەڕووی تیمی بەس باش بوو پێیا چێکی کردەوە ئەگەر نا دەچوە ناو دەوی تیمی ئایکەی بەس پێیا چێکەکی کردەوە و گوتی نەفەری لێیە ئەوە لۆی ماڕێک کردن. پێ جێی خراپە دەگەڕێتەوە بزانین تیمەشکە تیمی بێتە خەریکە جێکی لە خۆی بگری
بەزدی گەمەکە زۆر خۆشە زەمات تیمەکان تیمی باقوتن تیمی بێتە دەستە ناو تیمی ڤایرۆس تیمی بێتە لی دەدرێ وەڵڵی زوو لێی نەدا بەداخە بێتا قوتاری بوو ئەو بێتە ستەکە بێتەواو جێی خۆی گردایی بەتاڵ های بژی ناوەڕاستی زۆنی گرت ئۆ دوو پلێرەکەی دیکەیان کەوتنە ناو تیمی ڤایرۆس والله والله ئەحا 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 خوا ڕەحمی پێکردی ئەحا کورە سیارە نەتەختەوە والله ئەحا قوتاری بوو زەمات ئەدی پلێرەکەی دی هەر هەموو پلێرەکان قوتاریان بوو لە تیمی بێتە بزانین زۆن لۆچیان دەردەڕوا زۆن شفت دەکا هەز دەکەم دەداتەوە لای چەپ لای خوارێ یان تەواو لای سەری بە ئۆکمی ئەوەی کەسی لێ نییە ڕۆژۆک یەک تیمی لێ نییە جەماعەت ئەو ڕۆژۆکە گەورە و گرانە یەک تیمی لێ نییە یاڵڵا زۆن ئوو دایەوە ڕۆژۆک تەبعان ڕۆژۆک یەک تیمی لێ نییە و دایەوە ڕۆژۆک جەماعەت ئای کورد جێی خۆی بەجێ نێشت بە زۆ باشتر و بەس باشە ئێستا پێشی چۆلە ڕێک دێتە ناوەڕاستی زۆن ڕێک دێتە ناوەڕاستی زۆن تیمی ئایکەی ڕێک ناوەڕاستی زۆن دەگری جەماعەت یاڵڵا سیزۆ بتبینم سیزۆ MVP بە خۆت بی سیزۆ تیمی ئای 47 باشە ئەویش جێکی زۆر باشی گر هەرچەندە زۆر دوور بوون لە مەتاری خۆیان گەیاندە زۆنی هەتا ئێستا جێیان باشە تیمی ئای 47 شێڵبی و باوەڕ و سوورە و ڕامی ئۆ ڤایرۆس پلێرێکی F35 داون فنش کرد ئەوە چێ بوو ئەناکۆندا بوو بژی ئەناکۆندا ڤایرۆس خاوەنی 5 کێڵە ڤایرۆس جێکی زۆ باشی هەیە یاڵە جەماعەت لایکەکی لایڤەکەی لەبیر مەکە سەبسکرایبەکی چەناڵەکەی لەبیر مەکە زۆرمان نەمایە لە بۆ 100کەی یارمەتیەکمان بدەن بگەینە 100کەی سەبسکرایب 96 ئەوڕۆکە ببینە 97 زۆر باشە سوپاسان دەکەین ئەگە پاڵپشتیمان بکەن جەماعەت کەسە و لە لای خۆی بتان هەی بژی ئەناکۆندا و هێت شۆتە چ بوو هەر یەکەو لە لای خۆی شێرێکی لایڤەکەی بکە برێ ئەو دەوریە خۆشەی لە قیسە خۆت نەدەی کورە وەرە کورە زەمات لایکەکی لایڤەکە لەبیر مەکەن بەس سەبسکرایب زەمات بەخوای کاکەم شتێکی بینم هەز دەکەم قوڕگی میشک دەبی جارە هیچ نەبوو جارێگەمەک تاوانە بووە KS ڕۆز ڤایرۆسی داون کرد ئوو بەخوای ئەوە 1-2-3 بوو بەخوای ئەوە 1-2-3 بوو هەی بژی ڕۆز هەی بەتەڵ ڕۆز ئێستا ڤایرۆس بە دوو پلێری گەمەی دەکا
ئەنا کۆندا و کاکە هەرچەندە خاوەنی 5 کێڵیشە. ئایچ لە حەفت ئایچ جەماعەت تەبان زۆنەکە دایەوە سکوڵ ئای کورد و نۆت و نۆ شازی جیان هەیە. تیمەکان هەمووی مەحاولەی زۆنی دەکەن بزانین. یەڵا سرود یەڵا سرود سیزۆ هێڵ دەکا. وەڵی نازانم سپێکتێتی چێ بکەم ئەناکۆندا ئەناکۆندا بەتەنێ مایە زەمات ئەناکۆندا بەتەنێ مایە. زەمات ئەناکۆندا بەتەنێ مایە خۆی گەیاندتە سکوڵ بەس باوەڕ ناکەم پوش بکرێ لەسەرە تیمی ئایچ لە حەفت کەتە شەڕێ لەگەڵ تیمی STP. ئایچ لە حەفت جێکی زۆر زۆر باشی هەیە. تیمی طبعا جەماعەت تیمی ئایچ لە حەفت یاڵا STP بەرامبەر تیمی ئایچ لە حەفت. باوەڕ داون باوەڕ چوە کەڤەرد لە کەڤەرە سوورە طبعا تیمی نۆتنۆ و تیمی ئایکەیش ڕێک یەک بینایان فەرقە یەک بینایان فەرقە. باوەڕ داون سوورە داون. جەماعەت تیمی ئایچ لە حەفت بەنەی دەگوەزە یان شڕ بوو پوش دەکەن. هاي بطل رامي كره ود شركة برار. والله نازم شي درب قلبه. هاي بطل والله فانسي قبل جزواني بس زيرو يا ما فانسي زيرو جريني ريفايف دكا. تیمی ئێمار حەمەیەکس داونە و ئەناون فنشە. KSیش چەند کەسی مایە KS هەد ساریانمانە جەماعەت KS هەد چاپلێری مایە بەس لە زۆنی دوورن. بزانین تیمی نۆتنۆ و کورە ئەوە چ شەڕەکە برا کورە کۆمنتکەن چێ دەبتە براوە ڕوومی یەکەمە. بەداخەوە تیمی KS والله بژی فۆلت F35 Goes down now. والله زعما شرك زور بيز زور بحماس بنام يكدينا برار ويبابي زاني داونا لقل سيزون. يلا هيلمان برو ريفايفكا سرود فينش كده. زون دور كتوا.
تیمی نۆتنۆ خاوەنی پێنج کێڵن تیمی نۆتنۆ خاوەنی پێنج کێڵن هەت چار پلێری مایە بەس لە زۆن دوورە تیمی نۆتنۆ و خۆت دەگەینە زۆن هەی بژی ئەیان یاخی چار کێڵی کردیە بەداخەوە واللهی گوناح بە چار کێڵی کرێ کورە دەسمۆکەکەت کرد بە چە عەجەلەت بوو ئەناکۆندا تەبان جەمات سێ کێڵی کردیە هاتە ئێرە تیمەکەی هینە بە قورعان خۆرگم گەلەگەلەک دۆشت برا ڕۆنجارەیە گەمە ڕۆیەوە چییە با بچم شتێکی بینم لە هەز دەکەم دەمری خۆین هەی بەتاڵ کورە هەی بژی شێڵبی چی کرد شێڵبی والله بەتاڵ شێڵبی بزانی لە تیمی ئایکەی یەک پلێری زیندی بەڕانگۆ چێ دەبتە براوە زەمان بەڕانگۆ چێ دەبتە براوە تیمی وێڵت هەموو پلێرەکانی مای ڕیکس پلێرەک شێڵبیش فنش کرا بەداخەوە دیلە لە تیمی ئایکەی مایە کە چارخینی پێیە ئایکەی تۆپچارە بزانین ئایکەی هەتە تۆپچەندی دێتن ئایکەی بەداخەوە یەڵە جەمات بەڕانگۆ چێ دەبتە براوە بێتا یان وێڵت چونکە ئەوانی تر لە دەری زۆنن زەمات شەڕەکە زۆر خۆشە تەبان پلێرێک لە دەری زۆمە هەی بژین یەک پلێرمایە ئەو نەیدەیش خۆی دەکا هەی بەتاڵ یەکی داون کرد یەکی فنش کرد بۆس باتمان یەکی داون کرد 1v1 ها ناڵە دوو پلێرمایە یەکی ئەو پلێری دەرەی زۆنی ژمرد 1v3 باتمان ئەوی باسانی داون دەکا والله هەی بژی باتمان هیل بکە والله باتمان گەمەی دەکا و پلێری تکە ئۆچ دەکا دەرەی زۆنە باتمان ناوڵە زۆنە لەگەریتی والله بژی باتمان کورێ باتمان و وینەی بینی گەلک میمە یەڵە باتمان بژی بەتاڵ گەمەی خۆت کرد بە زیادەوە دەستەکانت خۆش تیمی وێلز تانی تۆبیەکی بینی لە ڕوومی یەکەم بە چەند کێڵ ئەوە 6 کێڵ بە 9 کێڵەوە تۆبیەکی هینە تیمی وێڵت تیمی بێتە بە 5 کێڵەوە تۆپ 2 تیمی ڕیکس بە 7 کێڵەوە تۆپ 3
ئای کورت بە 0 کیلۆ تۆپچاری هینە تیمی ڤایرۆس بە 6 کیلۆ تۆپ 5 ئای 47 بە 6 کیلۆ تۆپ 6 تیمی F35 بە کیلەکە تۆپ 7 تیمی 99 7 کیل تۆپ 8 تیمی PRS بە کیلەکەوە تۆپ 9 گرت STP بە 4 کیلۆ تۆپ 10 KS بە 5 کیلۆ تۆپ 11 تیمی فانسی بە 4 کیلۆ تۆپ 12 گرت MR 5 کیلۆ تۆپ 13 بیە ئەوزان BIA یان BIA نازم ئەو تیمە ئەیش تۆپ 14 گرتیە و تیمی 15 کەیدیکەی 968 تۆپ 16 LCش بە کیلەکەوە تۆپ 17 بژین دەستان خۆش دەستیان لایەک خۆش طبعاً ئەوە گەمە یەکەم بزانین گەمەی دووەم ئیتر ئەها زەوی گەمەکەی چی لێ دێتەوە طبعاً بێ گەمەی بڕیار مەدەن جارێ زۆر جووە بەس دەستی تیمی وێڵز خۆش بی گەمەکی زۆر جوانی کرد کێڵەکی باش و تۆپ یەک بزانین گەمەی دووەم چی ئەنجامەکان دەگۆڕی هیوادارم ڕوومەکە زوو دەست پێ بکرێ لەبەر ستار چالنج ئەنگۆ درندر خۆشەویستن دەستان خۆش دەبە و کۆمنتە جوانانە وان ئاگام لە کۆمنتی نەبوو بەزدی تیمی وێڵز گەمەکی جوانیان کرد طبعاً لۆ زانیاریتان یەکەمین جارمە تیمی وێڵز ببینم بەس بژین کاکەوجە ئەمە هەندێک وڵی ئەگەر جەماعەتی تۆرنمنت جەماعەتی و ئیڤێنتە ئاگیان لێ ڕجاءن ئێڤریوەنی لێدەن بازوو داخل بن ڕزاءن بازوو داخلی ڕوومەکەی بن با ڕوومەکە نەبووبتە گلیچ نا ئیتر ئەها ستانگۆیاننا یاڵە جەماعەت یاڵە کاکە بزانین بووینە چەند سەبسکرایب 96.5 یعنی هیچ زیادی نەکردنا وەڵڵا هیچ زیادی نەکرێت خوا معقولە خوا معقولە جەماعەت داها سەبسکرایب ماخەرە یاڵە جەماعەتە سەبسکرایبە چی بکەن کووە هادەبی کاکە بە تیمەکانیش ببینن کاکەوە تیمەکانە حەفدە بژین دەستان خۆش
يلا كاكا يلا. كاتيمي ويلز تيمي ويلز اها او خواري هوا جي تيمي ويلز والله تيمي ويلز قمي كرت بزاينه وقمش او قمي دكاته واتازه كردي تيمي اي كي يكمين شت لاين ابي الرئيسي نية تيمي اي كي دوام كوبري نتيجهشان خراب نوه يكي
کاکە دووبارە گەڕاینەوە ڕوومی دووەم بزانین ڕوومی دووەم تەبعەن تەمەشە سامارتنیکەن یەک تیم لۆ سامارتن نەچوو جێیەکی وچی لێمشی چێندەر ڕێک ئەو منتیخانە دوو تیم سێ تیمی لۆ چوو سامارتنە پیکادۆ یەک تیم لۆ چوو زین سزێک دوو تیم بێتە 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 لە چێندەرە کورەکە بێتە طبعا میلۆ داون کرا زوو کورە وەختی تەغەینێ کورە ڕیڤایڤیکە دانۆکە میلۆی ڕیڤایڤ کرد ئۆ کەس ڕۆس ڕۆز یەکی داون کرد ئەی بەتەڵ ڕۆس ئەناون فنش کرا ڕۆس گێمەکەی دیژگەمەکی جوانی کرد بەس بەداخەوە تیمەکەی نەتیجەی نەبوو بەس ڕۆز گەمەکی جوانی کرد یاڵا ڕۆس بێتە دووبارە پلێریکەی دیکەی داوان کردەوە بزانین ئەو جاریان باشە کەڤەری هەیە ئەحا بەخۆ بەوینەوە دووەم جاریتی تا ئەحا یەکەشکە بە خاتری من داوان کە دەی ئەحا نا ئەگوتی بەس دوای شتەکە بێتام دەبێ هەمووی داوانکە کاکە ئەحمە و مینی و نۆسکۆپ کورە ئەحمە و بەتەمایسی بە بێسکۆپ بۆ چێ بووینی پێ بوو ئۆ کێس یەکی داون کرا کورە نەکەی کورە وەرە کورە بەداخەوە مستەر ئیبڕا داون و فنش کرا مستەر ئێبڕا داونە فنش کرا ئێماڕیش بە سێ پلێرە داخلی گەمەی بوونە و پلێرێکیان لەدەستدا ئێستا کە بەس پێ و حازیمانە طبعا ڕوومی دووەم هێشتان گەرم نەبووە زەمات ئەگەر دەتوانن تۆزە یارمەتیمان بدەن شەیرەکی لایڤەکەی بکەن لە ستۆری خۆت داینی دوای ڕەشی کۆ کاکە دوای لە پاشان ڕەشی کۆ حافدەتی ما ئاری ئەرێ قیچە قەرەوی وەڵای یەقی چۆکە زۆر نا
اه تيمي الريكس تيمي الريكس هێشتا هیچ لە گۆڕێ نییە لیستی مەگلێک نزیک نینە زۆر وەی 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 ئێمار دەستە ناو دەوی نۆت نۆی کورە ئێمار کورە ئێمار کورە ئێمار کورە پێیە کورە حازی پێ و حازی بە خۆیان دوو پلێرمانە بەرامبەر ئەوەش ئاگدارە 968 نەک نۆتنەوە بەداخەوە لە ناوچوون ئەگەر بێت و زیرەک بن پوش دەکەن پوشکەن ئەگە بێت و ناوی تیمەکان بخینیەوە کە چەند پلێری لێ داون کرێ و چەند پلێری لێفنشە ئێستا کە بێ منەت پوشیان دەکرد بەس ئەها خەڵەتی تیمی 968 ئەوەیە بە ئیسابە خۆیان لەوانەیە ئێستا کە سکوات کامل بلوێ پوشیان نەکرد ئەو شتە زۆر مهمە کە تیمەک پلێرێکی لێ داون و فنش کرا ئاگدار بی ئێستا ئەوە ئاگدار بان پوشیان دەکرد ئێمار ئاقر بن ئەو جێی بەجێ دێنن هیچ ئیشتان بەو شەڕەی نییە باش بزێکیان بەجێشت تیمی ڕێکس زۆر لە تیمی کەیدیکەی نزیک بوو بەس دوور کەتنەوە تەماشا و شەڕی گەنجەمات ناڵێشێ بە لایەکیدا ڕۆیشتە زۆن نەبووە شەڕ تیمی ئای 47 چاوەڕێی تیمی ئایکەی دەکا تیمی ئایکەی بزانین ئاقر بوو نەچۆ لای پیکادۆی ئەگەرنا تووشی تیمی ئای 47 دەبوو محەممەد دانیار ئەرێ وەڵا کردیمە 12 بەس هێشتان کوبرەی تەمرین لەسە دەکەم جارێ تاوەڕانە هاتیمە کاکەوەری گیان چ برینجەرجی من چ بێژیم پێم برێ زۆن ڕۆس لێرەشی داون کرد ڕۆس جەنگۆی داون کرد جەنگۆ ریڤایڤ دەکرێ ئێڵسی حەمەیە کەس ئێڵسی حەمە لە چێە وەڵا جەماعە تیمەکان هەموو لەو ناوی خڕبوونەوە تەماشا ئەو برادرە شاتیە دڕۆپ لوتکە
لوتی کرد و ڕێک چوە ناو دەریاوی مشکرا برامەت و هاتیە کلاسیکی بەی سرعات لوتی دەکەی تیمی ئای 47 کوڕای 47ەوە چ دەکە لە ناومە تیمەی دەڕۆ پێی ناکەوی فۆڵ داون فۆڵ داون فنشکرا بەتەنێ ڕۆزیانمایە بەتەنێ ڕۆز ئەی بژی کوورە بەتەڵ ڕۆز کوورایی بەتەڵ ڕۆز یەک پلێمە بەس بەرامبەر پێی ڕۆز بەرامبەر پێی بژی ڕۆز هادی بۆ زین پێ وەزئی کووە پێش وەزئی باشە بەس پێ خینی پێ نییە و کڵاوەکەی لەسەر نەمە والله ئەو نەیدە نزیک بووە 1v1 پێیا بەرامبەر ڕۆز بزانین ئەو 1v1ە چی دەکوژی ڕۆز خاوەن دوو کێڵ پێیا 0 کەڵ تەوان زۆن هەردایەوە ئەو قەرەباڕغیەی کوردەیەکیە چی بکوشی با لێرە بڕۆم کوڕە دڵی منی کوڕە موسڵمان رێ 4 مانگە پەبجیم ڕۆژ کردەوە بەس هاتیمە تەماشاکەمی تو دەکەم خۆشەویستن جەماعەت یاڵڵا کاکە با بچینە شەڕێەوە و دیارەوانە پوشیەک ناکەن یان شتەکە بەزدی لە تام چوە دەر تیمی دیکەی چووە ناو باوەشی تیمی 968 بڕۆ پێش مێلە بێن شەڕی بژین ئەی وەڵا لۆیان کردنە سوپرایز یەک پلێر کورە دەپوشکەن کورە پوشکەن ئەوانیش داونیان هەیە ئەوانیش یەک پلێریان مایە باشەوە لێشێ داوام کرا زۆنی شەردایەوە کوورەکەی دیکەی ئەوە چەند کەسیان ڕیڤایڤ کرا کەی دیکەی بەس زگاری نەبووان کەم ڕیڤایڤ کرا بە قورعان میلۆ دەیەوە دانۆژ ڕیڤایڤ کرا کوورە نەچی خۆت بەداون فنش مەدا بزانین ئەو دوو تیمە کەی دیکە بەرامبەر 968 ڕۆز و پێ هەمانە جەماعەت ئاگاتان لێیە ڕۆز و پێ هەرمان هەردووچیان زۆنی سێمە تیمی F35 ئانی وەزەی خراپە فانسی کا فانسی کا
چلو هفت خواهان ریال ڤێرجۆ دەرجی من کراکین ئەکس لایت سەری $50. جەماعەت هەر پرسیارێکتان هەبوو سەبارەت بە دوکان ئەوەی دەنووسم ئاری لە ئینستاگرامی نامەی بنێرە ئاری گەیمینگ ستۆر ئەو پەیجە تایبەتە بە دوکان ئەوجا هەچ پرسیارەکتە بوو لە ئەو پەیجێ بنێرە باشە برای من ئاری گەیمینگ ستۆر لە ئینستاگرام نۆت جێی زۆر باشە هیچ تیمەکی لێوە نزیک نییە ئاها شەڕی دەستە و یەخە پەیە بەرامبەر ڕۆس ڕۆس کام پیرۆ کردیا ئاگای لێ نییە پێیە ئاگای لە ڕۆزی نییە ڕۆس هەستە بابی خۆم هەستە تاوە ڕۆی هەستە دەی کورە ڕۆس ئەوە خۆی بە کوشدا دەی دەڕۆست دەی درم تەقی زاین پێدەگاتە زۆن پێ نەکەی وەڵا پێ کە دەبینی دوو سکوادی وەڵا پێ لە پشتت پێ پێی دەکەی پێی دەکەی ئەو نایبینن ئەی بژی ناوەڵا جەیەکی زۆر خراپ فەقیرێکە دەبینی دوو سکوادان ڕۆس هەرمایە سارە شیلۆ بوو تیمی ئایکەی هەز دەکەم زۆنەکە دەداتەوە تیمی ئایکەی جەماعەت زۆنەکە دەداتەوە تیمی ئایکەی هەشت پلێرە چی لێ داون پلێرە چ فنشە سوکسیش داون دەکرێت گۆرە هەر لە ناوچن هەمیان تەفت و نابن یەک پلێریان بەداخۆ 968 لە ناوچون فانسی زیرۆ خاوەن سێکیە وەڵا بژی وەڵا بەتەڵ جەماعەت گوتمان زۆنەکە دەداتەوە تیمی ئایکەی جێی زۆر باشە هەرچی بەکار سیزۆی داون کرد بژی هەرچی
هەرچی چ دەکا نینجا چ دەکا وێڵز بەداخۆ تیمی وێڵز هەمویان لە ناوچنەوە بزانم بە سیارەی تەقانەوە تیمی وێڵز لە ناوچون ئەو تیمەی گەمە یەکەم نەتیجەی زۆر باشیە بوو لە ناوچوو تیمی ئایکەی ناوەڕاستی زۆنی گرت STP نۆتنۆ یەڵا ئەناکۆندا ڤایرۆسی تمانی داون و فنش کرد بژی ئەناکۆندا دوو گەمەیە گەمەکی زۆر جوان دەکا گەمەی یەکەمیش هەر بەتەنێ ماوە ئەو گەمەشیان دوو کیڵی کردیە و تیمەکەی هەر چار پلێر ئەلایڤە جەماعەت یەک سەبسکرایبی یوتیوبەکەی لە بیر مەکەن یەک سەبسکرایب ئەگەر لایکی لایڤەکەش ناکەی بەس سەبسکرایبەکی یوتیوبەکەی لە فکر مەکەن ئاچی بە حەفت ئاچی بە حەفت دۆزی شڕە ئاچی بە حەفت ئەی باوگەڕ کورە جەماعەتەوە شاکەن کورەوە چ شەڕەکە بەداخۆی هەڵمەندش داوام کرا هەڵمەند ویستی دیلەی ریڤایڤ کە بەس بداخۆ ئەها باوەڕ وەڵا باوەڕ شازی جێ هەیە بەس کەتە دەرێ STP جێیەکی زۆر باشی کرد خۆی گەیاندە زۆنی بەداخەوە باوەڕش داون گورە بەرزی شەش کێڵی کردیە گورە بەرزی شەش کێڵی کردیە بەس بەرزی نەکەی بەداخەوە وەڵا بژی بەرزی شەش کێڵی کردبوو نۆتنۆ هەتێ ئێستاکە نۆ کێڵیان هەیە جەماعەت تیمی نۆتنۆ نۆ کێڵیان هەیە بەس بگەنە زۆن نا بژی ئەو سمۆکە زۆر جوانە تیمی ئایکەی کەتە بەینی ئەناکۆندا داون عەبدوڵڵا داون هەموو بە زۆنی جەماعەت بەس تیمی ئایکەی وەزنی زۆر خراپە لە بینی دوو سکوادانە یەک پلێریامەیە بەس هەڵمەند ئاخری دەکا تیمی STP دەبتە خاوەنی تیمی STP لیدا ماتۆڕەکە کردی تێکەڤەر برارڕە تەماشای کەن جەماعەت تیمی ئایکەی خاوەن دوو کیڵ ئەگە بتانی تۆپ دوی بینی زۆر شتێکی مهم دەبی لۆ هەڵمەند هەموو شتی فڕێدایە هیچی باسی لە حەج لە دەستە وەڵا کیڵەکەی نەدانێ بە زۆنی مرد بژین STP نینجا 5 کیڵی کرد های بژین نینجا STP بەزدی ئەو گەمەیان گەمەکی زۆر جوانی کرد
استیبی بزاین چەند کێڵ هەفت کێڵ تۆپ یەک نۆ طبعا گەمە یەکەمیش گەمەی جوانی کرد ئەوە گەمەش ئەتێ ئێستا نەتیجەی زۆ باشە تیمی نۆ هەم لە ڕووی پلیسمنت هەم لە ڕووی کێڵ نۆ چەند کێڵی کردیا ئەوە شەش دە کێڵێک کرد تیمی ئایکەی دوو گەمەیە بێکێڵە دوو کێڵ و تۆپ سێ ڕێکس هەفت کێڵ و تۆپ چار ئایچل و هەفت دوو کێڵ و تۆپ پێنج تیمی PRS 4 کێڵ و تۆپ 6 FC 5 کە بەرزی 6 کێڵی کردبوو 7 کێڵ و تۆپ 7 بیە بە کێڵک فانسی 5 کێڵ ڤایرۆس کێڵک و تۆپ 10 وێڵت خاوەن ڕوومی یەکەم ئەو جاریان نەتیجەیان زۆر خراپ بوو 3 کێڵ و تۆپ 11 بێتە کێڵک و تۆپ 12 KS تۆپ 13 و 2 کێڵ بەداخەوە 968 2 کێڵ و تۆپ 14 MR بە 3 پلێر و داخل بوون 0 کێڵ KDK 0 کێڵ LC کێڵک و تۆپ 17 طبعا LC ئەو دوو گەمەیە نەتیجەی زۆر خراپە با TDMك بڕوە TDM با TDMك بڕوە جەمات جەمات سەبسکرایبەکی چەناڵەکەی لە بیر مەکە نۆت 6.5 کێت هەر قڵک زیاد کە قڵک هەر ببتە نۆت 6.6 طبعا زۆر لە مێژە بۆ مۆبایلێکی ئەوە نەکردیە هەر بە 12 دەمێ خۆم ڕابینم چەند ڕۆژێک هەر بە 12 گەمە دەکەم Team match, let's go. There's point for the red team. وی بابێ ئەو دوو کێڵە چ بوو با شاشەی بینیە خوارێ Cover me. نا ئەو هەموم لێدە بەس ئەسیستم لە داگاتان لێ دوێ سیستم هەیە نەیت دەکەن گورە لە پاشی Expired. Reloading. Enemy down. Killed. Cover me. Reloading. بابا ئەولۆ نەمرد Expired. Cover me. نا جەما نۆت 6.5 ئەولۆ زیاد ناکە هەبوو بدە نۆت 6.6 کورە درمان پێ خۆش دەبی کورە نەکەی Clear. باوکەڕ The red team is in the باوکەڕ لە lead. شلیدەم Killing spree for the red team.
براوکە 5 سیستم هەیە Nice shot! Cover me! Killing spree for the blue team! کورە گەلک زۆرن Reloading! ئەو سکۆپسەیە چی ئەو سکۆپسەیە وەرلای بەس لەگەمی بە سکۆپسی ناکەم نالۆ من نادە و گێڵە Cover me! نەیدم نەکەیت خوا نەیدم نەکەیت کردینەی کرد کردینەی کرد کردینەی نانەوە کوورە تەقاوە Be careful. You're losing the game. جەماعەت The blue دۆڕای team doesn't have a lot of time left. کرۆ هەمووانی کوشت Dead! ئەوە هەمووانی کوشت Enemy down! Kill! Half of the match is over. And the red Ah. team is in the lead. چ بکەم کاکە چ بکەم گەمەی خۆم کرد بەس تیمەکەم زۆر بۆت بوون هاو سفر کیڵە ئاگاتان لێ یاڵڵا بزانین ڕوومی سێم دەستی پێکرد کوردی ڕوومی سێم لای جەمات باوەڕ ناکەم ئەوە باشە 57 نەفەر داخل بووە وەڵڵا میمە کاکە ڕوومی سێم ئەها ڕوومی سێم تۆزێک یەکلایی دەکاتەوە وەڵای یێتەوە یەکلایی نابتەوە بەس تۆزێک یەکلایی دەکاتەوە کە تیمەک دەبتە براوە بە قەنەعەتی من هەتێ ئێستا تیمی 99 نەتیزەی باش تیمی 99 هەردوو گەمە نەتیزەی زۆر باش بووە هەرچەندە کە تۆبیەتشی نەهینایە ئەگە بێت و ئەو گەمەی لە تۆپسەی بمینێتەوە لەو قەنەعەتەیمە ئەو ئیڤێنتە ئیتیمی 99 دەبی دیاریش نییە بەس ئەنگۆ ڕای خۆتان برێن بە ڕای گۆچ تیمەک دەبتە براوەی ئەو ئیڤێنتەی یاڵڵا کاکە یاڵڵا لە داخل بن یعنی لۆ داخل نابن ئەوە تیمەکە کاکە وەڵا عاقوێ ستار بکەم بە قورعان ئەوە تیمی هەشت و تیمی 15 داخل نەبوون وەڵا ستارکەن کاکە هیچ معنای نییە یعنی لۆ چاوەڕێ دەکەن تەواو ستارکە حەق خۆی ستارتە کارابزانمەوەی ڕوومی دانەیە با پێی برێن خارە ستارت بکە ستیمەک ناتیەوە تاکیدە تیمەی ناتیە لەوانەیە ئەمەلی نەبی لۆ ئەوەی بەسەکەوی ئەو تاخیر بوونا کورە کاکە دەی کورە دڵی منی کاکە حەما کورە هەست دەکەم دەنگم کردی دەنگ
کاکە شوان دەڵێت چه هەیە سێتێک باشە بەخوای یەکەم شت مۆبایل و ئایپاد فەرقی هەیە لەگەر کۆمپیوتەری ئەگە بە کۆمپیوتەری گەمەی دەکەی نەوە هەیە سێتەکە گە بە مۆبایل و ئایپاد گەمەی دەکەی هێزانەوە هەیە سێتەکە بەس هێدسێت مەخسەس سێ بڕاندی زۆر منافس بەرامبەر یەک چنە هایپەر ئێکس ڕەیزەر لۆجیتیک ئەو سێ بڕاندە منافسی یەک لە باشی ئیتر هەم لە مۆبایل هەم لە پیسیش لە هەردووچی بەس خۆم شخصی خۆم لە هێدسێت قەناعەتم بە هایپەر ئێکس دێ و لە هێدفۆن قەناعەتم بە ڕەیزەر دێ لە هێدفۆنی گچکە قەناعەتم بە هێدفۆن دێ بەس ڕاستی لۆ نمونە ئێستا کە هێدسێتە چی وچی لۆجیتیک پرۆیەکس کە بۆ ئاخری دەرچوو بەس دیێویش زۆر عەجیبە کە نە ڕەیزەرە و نە هایپەرێکسە شەریکەی لۆژیتیکە لێ کوبری ناتانی بڕیار لەسەر یەک هێدسێت دێ جەماعەت بەڕاین گۆ چێ دەبتە براوی ئەو ئیڤێنتەی لە کۆمنت ڕێی خۆتان برێن وەڵای ئەو پێدەچی ئاخیر گەمە بینازەم هەز دەکەم ئاخیر گەمەیەوە ئەگەر یەکێک ئاگدارمان بکاتەوە وابزانام ئاخیر گەمێت چونکە ئاخیر گەمە عادەتەن سانهۆکە تەئەکید نیمە vana tahir کوڕەکاکە لۆ دەمان خۆی ئای هەوار نانە ڕەحمە کتەبی باوانی وە کوڕە خۆشەویستە نەملەک ناوەڵە کاکە محەممەد جەمال 1v1 کاتی خۆی 1v1 مان لەگەر مەقسەد چەند ستریمەرێک دەکرد بەس ئێستاکە وازماینە کردیتمان نەک دەکرد کردیتمان و ئێستاکە 1v1 ناکەین کەسیش داوای 1v1 نەکە بزانین زۆن دەداتە ستیمە چی زۆن زۆندایە چێ زۆندایە چێ دای بوتکان بە 1 میلیۆن نەچوو کامپ ئالفا 1 میلیۆنیە و زۆنی داوە سیروان زۆر لە تیمی ئایکەی نزیکە کاکە محەممەد ڕەحیم کورە تو دڵی منی کاکە محەممەد ئەرە جەماعەت پرچمان وابزانام ستایلەکەمان گۆڕیان دەک تێکچوینەوە نییە وەڵای گوتم با بگۆڕمەوە دە سارە پرچمەرە بەو نوعی بوو گوتم با ئەو جارەوە های لێبێ دیارە وەرە دەی خۆچکز نینە ها کوڕ جوانی لۆچی وەیانە کاکۆ هەست دەکەم شەڕ ڕوویدایە تیم مردی ئەمەش ئاگامان لێ نییە ناوەڵە بەخۆی 16 تیم داخیل بوو تیمەک نەهات هیوادارم ئەگەر ڕوومەگمایە هیوادارم
تاخیری نەکەن ڕجاءن تکاتان لێ دەکەم تاخیری مەکەن باشە واڵڵا تیمی ئاکەی خۆی گەیاندە ناوەندی زۆنی هاي بژی سرود هاي بەدڵ سرود تیمی وێڵد وێڵد یەک گەمە باش بوو وێڵد بەس یەک گەمە باش بوو ئەو گەمەیان پلێرەی لە دەستدایە و بەس شەرتیش نییە کێنارێ بە سێ پلێرە و وینی دێنی تیمی ئایکەی لۆ تیمی وێڵ دێتە پێش كورة والله هالمنت بس اگه غلط نبم او هالمنت بخوي نية دكا هالمنت يقا ميدكا چونکە ستار چالنجیه کاکە ئەحمەد جاسم خۆشەویستی ئاری ئێستا دوکانی هەیە هیچی تریشی ئەگەر ئەرە وەڵا مامە دیاری وەڵای حەزم لێ بوو چیت جاران بتانم لایفتان لێ بکەمەوە بەمەجال ئەها بەجەوەوە وشی جاران بەختی دای مەجال نییە وەڵای ئەوڕۆکە دوکانم قەپاتم نەکرد بە قەپاتم نەکرد بەس کوبری ئەها دوکانم بەجێ هێشت ئەو کوڕم ڕەوام لێدانەیە ڕەوا لێ بوو لەگە کارچینی دوکانم بەجێ هێشتیا هاتیمە بەس ڕوومەکەی بگازمەوە تماشا STP كان سندورة للزون STP نتيجة باشا جماعة STP كيلي هيو وينة هنا او قميش تجيب كزومي ما فيروس لشرا فيروس رودي داون كرديا فيروس برامبر تيمي ايكي وش ده كان اوه المن داون اناكوندا 1 HP اناكوندا هاي بجي سيزو كورة سيزو نكت لوكت اخواري بطل سيزو بطنيا نا ديلش داون والله اي كي زوزو خرافة وضع الشرا بس سيزو يا ما اي كي لناو دسي ايكي ايكي بدست تيمي فيروس كوتايانات بجن تيمي فيروس اوه 5 كيل لو بدايتي
لە بیدایەتی گەمەوە 5 کێڵی هەیە والله بژی تیمی ڤایرۆس تیمی ڤایرۆس طبعا ئەناکۆندا و کاکا لە بیدایەت تۆ جوانترین گەمەی دەکەم ئەناکۆندا و کاکا لە بیدایەتی گەمەوە شاسترین گەمەیان کردیە لە بیدایەتی ئەو ئیڤێنتەوە ئەو دوو پلێرە هە لە یەکەم ڕوومەوە بیە لە چێ نزیکە فانسی کورە چێوە دەچن کورە بەسە ڕاک کورە بەسە ڕاک برا ئێستی بێت ئێستا ناتەژە جەماعەت کەی پلێرەکی ڕیکسی داوان کرد ڕێکز جانۆ داونە ماما شاکار دەڵێ دیسکۆرد تایبەت بە خۆت هەیە نەو بەکاری ناینم سێرڤەری تایبەت بە خۆمم نییە سێرڤەرێکم هەیە بەس لە 2017ەوە بەس بەکاری ناینم هەر ماوەک بەکارم دێنە فقط لە هەندێک سێرڤەرم لە دیسکۆرد کە هەندێک سێرڤەرەیە مهمن ئارام KS ئارام کە ئارام پلێرەکی داون و فنش کرد KS ئەو گەمەیان شتە چی بکە باش دوو گەمەیە نەتیجەی زۆ خراپە تیمی STP زەما داگاتان لێ تیمی STP لە لای کامبراڤۆ و لاکاوی بوو زانە هاتە چێ ئەوە خۆی گەیاندە زۆن و ئاگە بێتە وەڵڵاهی برێن بێتی بستە چێن دەربە قوڕان مشکلەیە کە تیمی ئێماریشی لێ نزیکە بەس باشە تیمی ئێمار بەلەمی پێ نییە ئاوێ ناتان شەڕ لەگێ بکەن بۆ ئای 47 سوورە و ڕامی دوو پلێری ڕێکسیان داون کرد کایە یەک تیمی بەرامبەرە کایە ڕیکس کایە چ مۆبایلێک باشە لۆ پەبجی وەڵڵاهی جەرجی من ئایفۆن لە ئایفۆن ئەگەیشتمەوە قەناعەتەی 11 پرۆ ماکس و 8 پلەس زۆ باشە 12 پرۆ ماکس تۆزە خاوترە لە 11 پرۆ ماکسی ئیتر احتیمالی هەیە لە ئەپدێت چا بکرێ ئەگەر لە ئەپدێت چا بکرێ باش بەس چا نەکرێ 11 پرۆ ماکس خاوە 12 پرۆ ماکس و لە مۆبایلەکانی ئیتر ئەو مۆبایلانی بەو ئاخیری دەرهاتینە لە ئەسووسی دەگری ئەسووسە نوێیەکە یان ڕێدماجیکە ئێسەکە 5S شتێکیەوە هەیە ئەوان باشن نۆت FPSن STP کورە گوناحە کورە ئەو گەمەتان کرد گەمەکەی دیلۆ دوو پلێری داونە فنشە بزانین دتان ڕیڤای بکەن
والله بژی هایبەتە هەرچی نینجای ریڤایڤ دەکا مادماکس بەس کەڤەر دەکا بەتەڵ مادماکس بڵندی داون کرد بەتەڵ مادماکس ئەو داونە زۆ مهم بوو طبعا جەماعەت STP لە جێکی زۆ خراپەوە هاتەوە زۆن KS ئارام KS ئارام KS ئارام KS ئارام گەمەشی جوان دەکا نۆتنۆ جەماعەت نۆتنۆ ئەناکۆندا جەماعەت نۆتنۆ وەزعی زۆ خراپە ورە نۆتنۆ وەزعی زۆ خراپە نۆتنۆ دوو پلێری لەدەستدایە و دوو پلێری لەدەستدایە و لە دەرەی زۆنە تیمی 968 نایەلی بجولێنەوە ئەوەندە سمۆکەشیان پێ نییە خۆیان پێ قوتارکەن زۆنیش لێیان دەدا زۆر زەحمەتە نۆتنۆ قوتاریبی زۆر زەحمەتە چونکە تیمی 968 فرسەتە 968 کورە بڕۆنە زۆن کورە واز لەو دوو فەقیریە بینن کورە نەتیجەیان باشە وازیان لێ بینن بەداخەوە ئەو داونکردنە زۆر خراپ بوو طبعا 968 گەمەچی باش ناکە بڕۆ زۆن واز لەوانە بینە بڕۆ زۆنی بگرە ئەو بەڕێکەتن ئای 47 لە شەڕە کە ئای 47 ئای 47 چیش لە دەرەی زۆنە ڕامی داوانە بەش شێڵبی مایە ئای 47 بەش شێڵبی مایە لە دەرەی زۆنن وڵا جەماعەت تیمە بەخۆتەکان ئەو تیمانی کە نەتیجەیان زۆر باش بووە STP مایە هەت 4 پلێری مایە STP زۆر باشە وێڵدش پلێرێکی مایە ئەوش دەمری ئای 47 کۆتایی پیاد KS دوو کردی هەتی ئێستا باش هاتیە جەماعەت ئایان یاخی تاکە پلێری تیمی نۆتنۆ قوتاری بوو گەیشتە زۆنەکەش دەیداتەوە جەماعەت زۆنەکەش دەیداتەوە تیمی ڤایرۆس کێز ئارام داونە 968 ئەو گەمەی باش دەکە 968 بەس دوو پلێری لەدەستدایە دەمات بزانین زۆن دەداتەوە چێ زۆن دەداتەوە لای خوارێ دەستە ڕاست لای خوارێ دەبی بداتەوە وێ
والله داوە چەپ داوە لای خوارێ دەستە چەپ ئاینا زۆر لە زۆنی نزیکە نەتیجەی زۆر زۆر باشە ئاینە ئەگە بمینێەوە ئەیان ئەگە بمینێەوە نەتیجە چیە باش بینی ئەمەلی زۆرە تیمی نۆتنۆ بتە براوەی ئەو ئیڤێنتەی بەس لەولایش تەمەشا دەکەن تیمی STP تیمی STP هەت چار پلێری مە تیمی STP هەت چار پلێری ئەلایڤە علي around down the finish the lane STP علي STP do kill the kill what's up player alive Ross نوصل شستوش لا كنا فخيرة سبكة كنا فخيرة والله قيشت الزون شارك شيء بس والله ليدا تري كيس روز لان نينجا داون كرا اي مهلا سريبو ارشي شيرشي او زون تاو دور كتوا شادو زوني هي تيمي اف سي بينز دو كيلي هي وزوني شي هي تيمي فيروس شو جميع تيم هاش كيلي كردي جماعة تيمي فيروس هاش كيلي هي بداخوا تيمي نوتنو لناوتو والله بوينت كان زور نزيكن اناكوندا او قمش زور زواني كده اناكوندا بزانين دتاني زور زحمة داخل فيروس جدا بجي تيمي اف سي بينز او قمش زوان داكا تيمي اف سي بينز كي اس فولد ما سيخيني بيا قمي خيني داكا كي اس فولد سيخيني بيا توب دوي مسوغر كرديا بزاين باتمان سان خيني بيا باتمانيش لميجا خيني ليت داتو دوازده خيني بيا عندي كبزاين شمها بري عايد شلو حف شلبي ايش دو خيني بيا ما ولا ميجا خوي ليرنا قالك دورا بداخوا شلو حفتيش بالطوب هشت كوتايان بيهات باتمانيش بطوب زاري مايتي شيلبي بالطوب شش كوتاي بيهات فانسي اف سي بينز بوا براوا اف سي بينز بوا براوا دوني سيم طبعا كي اس فولت توب دوي لبو تيما كي ديني بامسور فانسي زيرو فانسي زيرو هيتي بيناكري بتانيها بداخل بطالة وياك فانسي زيرو بلايرش داون كرديا هاي بجي فانسي بس كفرد نيا زيت زو خرابة هاي بجي
فانسی زیرۆ گەمەشی زۆ جوان دەکا ئەو نایبینی هەی بژی بەداخەوە وەڵڵا بەتاڵ وەڵڵا بەتاڵ فانسی زیرۆ ئەو ئێستیپیش مەیە ئێستیپیش هێڵی دەکا ئێستیپی زۆ میمەوە هێڵکردن لە ئێستیپی گەمە گوینی هینەیە ئەو گەمەیان بزین لە بینی ڤۆڵت نۆخین علی هەفخین ڤۆڵت هەشتخین احتیمالی هەیە ئێستیپی تۆپ سێبی ئێستیپی تۆپ سێ دەبی کە ئێس تۆپ دوی دەینی بزانین وەیە شتەکە دەرێ پێچوانە بووە نانەتەوە ئێستیپی تۆپ سێش لۆ ئێستیپی باشە بەو شەرتەی گێمەی پاشەوەی نەتیجەکی باش بینی ئێستیپی پۆینتێکی باشی خڕکردیتەوە ڤۆڵت ئەوە چێ بۆ تۆپ دوو KS بووە تۆپ دوو بە 2 کیلۆ FC5 ئەو گەمەی تۆپیەکی هینە FC5 ئەگە بێت و گەمەی چارەم بتانی شتێکی بکە زۆ میم دەبی دەبات لایکێکی لایڤەکەی پێشۆ لە لایڤەکەی بڕۆ لایکێکی لایڤەکەی بکە ئەو زە بڕۆ سبسکرایب کە بۆ 95.6 نەبە خودای کورە وەڵڵا عیبە کورە کاکە دیەک سبسکرایب STP 4 کیلو تۆپ سێ فانسی 4 کیلو تۆپ 4 بێتا 0 کیل 968 کێڵی باشیان کردیە 7 کیلو تۆپ 6 ئای 7 کیلو تۆپ 7 ڤایرۆس 11 کیلو تۆپ 8 ڤایرۆس کێڵی زۆ باشە وێلز بەس یەکەم گەمە وێلز گەمەکی باشی کرد ئەو سێ گەمە زۆر ئەو دوو گەمەیتکە زۆ خراپ بوو تۆپ نوی هینە بەس فێڵ کرد 99 ئەو گەمەی زۆر خراپ بوو کێڵەکە تۆپ 10 MR 0 کیل ڕیکس 5 کیلو تۆپ 12 PRS 2 کیلو تۆپ 13 BS 0 کیلو 14 KDK 1 کیلو تۆپ 15 ئای کورت 2 کیلو تۆپ 16 ئای کورت ئەگە ئەو گەمەیان وینی بینی ئەمەلی هەیە بە کیلۆ وینی بینی ئەمەلی زۆرە ئێستا منافەسەکە هەز دەکەم لە بینی STP زۆ نەتیجەی باشە STP بەس کیلەکانم لە بیر نییە لێ جارێ ناتەوە بدەم جارێ زۆری مەیە جەماعەت یەک سبسکرایبی چەناڵەکەی بکە با بگەینە 100K زۆرمان نەمایە لە بۆ 100K I need a weapon. Team match. Let's go. يلا تي دي امك دروين هتا رومي اخر داد اندري رومي اخر First point for the red team. Cover me. والله بابا او هذه وزمان شرده بيك بتسار زمان يك بتسار Killed. ايه ده هيد شوت اللي داي ايه ده ناشطة بمرة اولونا مرت Clear. Target down. Killed. Reloading. Dead. Cover me.
بچێ ئەو بە چ مردم ئەو کو مردم Reloading! Enemy down! Nice shot! No mercy! هەژدا بە هەژدێ هەژدە بە هەژدە جەماعەتگەمەکە The blue team is in the lead. ئەو ئەم پێش خۆی دەکە جەماعەت ئەو ئەم پێش ئیش خۆی دەکە Killing spree for the blue team! No mercy! Reloading! Expired! Cover me! کورەوە چم لێ کردە کورەوە چم لێ کردە Reloading! Clear! نا کورە گەلێک باشاتم وەڵای بەلاش مردم Cover me! Great! You're about to win! The red team doesn't have a lot of time يلا left. بينا يلا نا Target down! Dead! کورە چم لێ کردینە جەماعەتاکاتان لێخۆ Blue team victory! ئای جی جی ئای جی جی ئای جی جی والله فڵیمم ستواندن فڵیم بابایەکە لایکە چیان لێ بکەم قەینە هەرچەندە خراپیش بوون بەزدەی کاکە دەبی ئێستا ڕوومی چارەم و کۆتایی دانراوی کە گەمەکە یەک لای دەکاتەوە کاکە مەیاد مزوری مەیاد دێڵە برا شتێرێکی ئەو لایڤەمان لۆ بکە ئاخر ڕووم دانرایە بەرێ ئاخر ڕووم دانرایە هیوادارم زۆر ستار بکری خۆ یەکسە ستارکە جەماعەت بەڕەنگ و ئاخیر گەمەیە چیە دەبتە براوە چ تیمەک دەبتە براوەیە و ئیڤێنتەی بژین ستار کرا ئاخیر گەمە ئەمەش ئێستاکە دێینەوە
هو زمان ليتي لا لبر ريكوردات يا فاينل ام نظام بيجي لبر ريكوردات يا عم ايرتي ريكوردين يا باشا برام برولوجي کاکە کۆتا یاری کۆتا یاری کۆتا یاری یاری یەکلاکەرەوە یاری یەکلاکەرەوە 15 تیم داخل بووە 2 تیم بێئەمەل بوونە 2 تیم داخل نەبوون ڕێکس لەگەڵ تیمی ئایکورد جەمپی کردیا تیمی ئایکورد ئەگە بێت و ئەو گەمەی بینی بە کێڵەوە ئەگەری هەیە بەسەکەون تۆب 150 دۆلاری وەردەگرین تیمی ئایکورد بە سێ پلێرەوە هاتینا ئەرەوە چێ بکەتە شەڕێ ئاگام لێنەوە کەیدیکەی بەرامبەر تیمی ڤایرۆس کیڵی باش دەکات کە ڤایرۆس لۆ شەڕکردنی زۆ زیرەکن ئەس مشکلیان مانەوەیە ئەگەرنە لۆ شەڕکردنێ پلێری زۆ باشن ئۆ ئەناکۆندایان داوم فنش بووە وەڵا بە چاوم بردن ئۆ پلێرەش کەشیان داوم ئەی بژی ئەی بەتەڵ کاکەش داون و فنش کرا تاکە پلێر ئێستا مایە ئیتمان غەڵەتی ئیتمان چاوەڕێ مەکە هەموو پلێرەکان بەتەڵ تیمی کەیدیکەی تانی تیمی ڤایرۆس لەناو بووبە ڤایرۆس بەداخۆ هیچ ئەمەلیان نەما ئۆ تیمی ئایچلحاف لەگەر تیمی نۆتنۆ ئەوە چیۆ سەر لێ دەرناکەم ئەو نۆتنۆیە دەرێ پلێرەکان گۆڕانە جەمات هەز دەکەم نۆتنۆ پلێرەکانیان گۆڕایە بەڕاین گۆژوە نییە تیمی ئایچلحاف بەرامبەر تیمی نۆتنۆ دیارە تیمی نۆتنۆ سیڤێرنی بەجێ دێڵن ناوەڵە بەجێیان نێشت بەس لە جێ خۆیان پەر بوون دیلە داون لە تیمی ئایکەی کەتە شەڕێ ئایکەی هاڵمان دەوێ ڕیڤایڤیکە هەڵمان ڕیڤایڤ دەکە
جانۆش گوتی بەخۆی کاکەوە بوونە سێ با بگەڕێمەوە. ئۆ ئایچ لە حەف شێڵبی وڵای داون کرد پۆڵا فنش تیمی ئایچ لە حەف بە زدیە و شێڵبیە لا ئەیب دیارە شێڵبی گەمەکی زۆر جوان دەکە لە بیدایەتەوە. تیمی ئایچ لە حەف بەرامبەر تیمی نۆتنۆ. طبعا جەماعەت ئاخیر گەمەیە گەمەی یەکلایکەرەوە کە چ تیمەک دەبتە خاوەن $150 کە لەلایەن تیمی AHK ەوە ئەو سێتەوە ئەو ئیڤێنتە ڕێکخرابوو. بژی باوەڕ پێی داون کرد لە تیمی نۆتنۆی. ئۆ نەیدە زەمانە ناوەڵە ئۆ لە پشتیتیەوە. هۆنۆر هۆنۆر باوەڕ بستە سەرێ دەیبینی باوەڕ دیتینێ باوەڕ داون کرا یەک پلێریان مایە بەس ترامپیان مایە نۆتنۆ نۆتنۆ بای بای نۆتنۆ بای بای نۆتنۆ بای بای بەداخەوە لۆ تیمی نۆتنۆ بە جددی گەمەچیان باشیان گەمەکی زۆر باشیان کردبوو بەس ئۆ تیمی ئایکەش کەتە شەڕ دووبارە بە قورعان دیار نییە و ئیڤێنتە لۆچێ دەبی. سوورە داون ترام سوورەی داون و فنش کردو بەخۆشی کۆتایی پێهات بژی تیمی ئایچ لە هەفت کە تیمی نۆتنۆیان لە ناو برد. ئێستا تاکە تیم کە بەڕای من ئەمەلی گەلک زۆر بی تیمی ئێستیپیە کە ئەمەلی گەلک زۆرە. ئێمار لە شەڕەیە کا ئێمار ئێمار ئەو نەیدا ئەو نەیدا ئەو نەیدا ئێمار فراگەر بەتەنێ مایە یەڵە ئێمار فراگەر بزانین چت پێ دەکرێ بەتەنێ 968 یەکی داون کرد. ئۆ تیمی ئای کورت لەلایەن تیمی ڕێکسەوە کۆتایی پێهات بژی تیمی ڕێکس ئای کورت دووگەمەی ئاخر زۆر خراپ بوون هەرچەندە ئەو لاینەپە لاینەپی ڕئیسیشیان نەبوو تیمی ئایکەی. هەشت STP هەر چار پلێرمایە تیمی 968 دەست دەکەم کێڵی باشیان کردیە سێ کێڵیان کردیە لە تیمی KSش کە ئێزرۆز خاوەن کێڵەکە زۆن دەداتەوە چێ
جوانە زۆنەکە زۆر باشە 968 968 دوو پلێری داونە لوزەر 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 ڕیڤای دەکە ڕین بەتەنێ مایە باز ڕین بریا پوشت کرد بە ڕێن ئێستا لێت قی دەبتەوە دەبتە دوو پوشت کرد بە ڕین تازە پوش مەکە کەی ئەس بەتەمای چیە کەسی لێنی ئارام پورە ئارام ئۆستەکەی پورە ئارام دانیشە ئارام وا دیارە ڕین دەوێ پوشکە ڕین پوش دەکا تیمی کاتیمی STP ئۆ تیمی STP تیمی STP بەرامبەر تیمی FC5 بەتاڵ نینجا بەتاڵ نینجا پلێرەشی تیم دڵم دڵ عەبدوڵڵا گیان نینجا بەسە داکەسێ یەک داون کرد ئێستا نینجا درئی کەس بووە سلحاق بەسێ پلێرەوە بەرەو زۆن تیمی وێلز بزانین تیمی وێلز ئەو گەمەی چ دەکا گەمە یەکەم تۆپیەکی ئینە بە کێڵی باشە بەس گەمەی دووەم سێم نەتیجە زۆر خراپ بوو STP ناوەڕاستی زۆنی گرت دە تیممایە 33 کەس ئالایڤە KS میلیۆنی زیکە بژی KS ڤۆڵ تیمی کەیدیکەیان لە ناو برد KS خاوەنی دوو کێڵە ئەو جەزەمات بەڕانگۆ ستیمەک دەبتە براوەی ئەو ئیڤێنتەی ڕای خۆتان لە کۆمنتی برێن ئەو تیمەی دەبتە براوەی ئەو ئیڤێنتەی چ تیمەکە لە کۆمنت بینووسن هەندێک مادی بووینە مادی ڕۆز تەقەی لە چ دەکا ڕۆز تەقەی لە باوەڕی دەکرد باوەڕ قوتاری بووە باوەڕ خاوەن دوو کێڵ تیمی ئای 47 لە ناوە خۆیان پێک نایەن بە قورئان بە شەڕاتن پێکەتن شێڵبی خاوەن کێڵک STP ئای 47 زۆر لێ دوورکەتەوە STP ناوەڕاستی زۆنە تیمی وێڵ
ئارام فلانچی کرد ئارام فلانچی کرد ئارام فلانچی کرد بەس تێکەت ئۆ پوش دەکرێن خۆ شێڵی داون ڕامی داون بەس باوەڕمەیە بەس باوەڕمەیە باوەڕیش خۆی بگاتە زۆری باشترە کڵاوی لەسەر نەما کڵاوی فڕی باوەڕ کاکە ئامان گیان وەڵڵا و کورسیە نزیکی ساڵە کوشتەکە هەیتم ناوەڵڵا نیتم لە دوکانە و کورسیە بەس لەوەی یعنی لەو بزەبت نیتم ئەگەر نەکوبرێ لەوەی نزیک زۆر هەیتم STP ئەملو هەز دەکەم STP دەبتە براوە STP هەز دەکەم دەبتە براوەی ئەو ئیڤێنتەی کاکە جەماعەت سەبسکرایبی چەناڵەکەمان بکەن ئەوەی سەبسکرایبی نەکردیە لایکەکی لایڤەکەش نۆ تیممەیە تیمی KS خاوەن چارکێڵ بەرەو زۆن تووشی تیمی بێتای دەبن جێی لێبوو بەس تۆزێک دوورە زۆن STP ناوەڕاستی زۆن تیمی 968 چارکێڵی هەیە و دوو پلێریان مایە KS ئارام داون طبعا گەمەی ئاخیرە هەمووی هەشەڕی دەکا والله ئارام فنش کرا ئەگە STP و گەمەی بینی بە ئەگەری زۆرە و ئیڤێنتە STP زان کێڵی هەیە ناوەڵە سفر کێڵە باوەڕ داون کرا کورە باوەڕ فنش تیمی ئایچلوحات ناورە ئای بژی ڤۆڵت ئای بەتەڵ ڤۆڵت KS ئەو گەمەی زۆر جوان دەکا نۆ کورە هێڵکە ئاحا بژی ئاحا مستەری برای داون کرد
ئیبرا نەدەبوو داوم بی. والله ئەحا والله ئەحا گەمەی دەکەی بژی ئەحا نەهێشتیمی کێ ئێس خێر لە خۆی ببینی ئەحا نەدەیەلی بستە زۆن نەبەخۆشی دەستە زۆن ئەحا دووخینی پێمایە ئەحا نایەلی ڤۆلت بستە زۆن یەڵا ڤۆلت بەرامبەر ئەحا کێ ئێز ڕۆز داون و فنش کرا نا نا بەردە غەڵەتە کورە بەردەکە غەڵەتە کورە بەردەکە غەڵەتە کورە بەردەکە غەڵەتە والله کێ ئێز ڤۆلت داون و فنش کێ ئێز ڤۆلت فنش کرا ئەحا ناگاتە زۆن بەداخۆ ئەحاش بەخۆشی مرد ئەحا بەخۆشی مرد دووبارە زۆن دایەوە STP ڕیکس وێلز STP بێتا ئەحا داون کرا داون بوو بە زۆن نۆسەد و شێست و هەشت پێنج کێڵ و دوو پلێر ئەڵایڤ جەماعەت لۆ ئەوەی ئەنجامەکەی ببیننەوە لە پاشی ئەو گەمەی پێتان دەرێم بچنە چێن دەر ئەنجامەکەی دەبینن هەر لە فەیسبوک بنووسن AHK Gaming وابزانمەوە هەیە تەئکیدیش دەکەمەوە لە فەیسبوک لە پیجی AHK Gaming نەتیجەکان بڵاو دەکرێتەوە کە چێ بووە خاوەن $150 STP یەکەچی داون کرد بژی ئەو نەیهێرچی وێلز 968یان لە ناو برد تیمی وێلز تەمام سێکێ جەماعەت هەست دەکەم منافەسەکە لە بەینی وێلز لەگەڵ STPە بەس STP ئەو گەمەی کێڵی نییە وێڵ دەستخاوەنی سێ کێڵە چێ وینی بینی بە کێڵی باش لە بینی وێڵتس و STP دەبتەخاوان و ڕوومەکەم STP زۆنە STP علی وێڵسی داون کرد هەی بژی علی علی بەداخەوە STP زۆنی لەگەنیە وێڵدز لە ناوەڕاستی زۆنە بەس دوو پلێریان مایە وێڵدز تاکە پلێر باپیر کورە باپیر تاکە ئەمەلی تیمی وێڵدز باپیرە STP گەیشتە چێ STP یەک پلێری مایە بەداخەوە
STP ریکس 6 کێڵی هەیە و 3 پلێر ئەلایڤە وێڵدس بەتەنێ و پیرمە FC5 هەموو گەمەکان کێڵی خۆی دەکا ئەو گەمەی وینی بینی وەڵای دیار نییە جەماعەت بە جددی پۆینتەکان دیار نییە بەڕای گۆ چێ دەبتە براوە چێ دەبتە براوەی ئیڤێنتەکە علی داو علی فنش بژی وێڵز تیمی STP لە ناو برد وێڵز با پیربەست بمینێەوە پیربەست لێگەڕە با دوو تیمە بەناو یەکەون کورە تەداخل نەکەی FC5 بەرامبەر تیمی ریکس لەولایەش باپیر 1 HP خینی لێدا زۆن لی دەدە زۆن لی بدە تاوەزە ئیشتر دەبی تەواوەزە ئیشتر دەبی زۆن لی بدە وێڵز دەتانی خۆت بگەینە زۆن بژی وێڵز دوو خینی پێمەیە بەس ماتریکس مەیە بژی ماتریکس بەتەنێ جان و مەیە ئای بژی ماتریکس FC5 گەمەکانی کەش کێڵی باشی کرد بوو بەس تۆبیەکی نەهێنا بۆ گەمە کێڵی زۆر باشی کرد وە تۆبیەکی هێنا طبعاً بە پۆینتەکان بخینینەوە ئیتر لەو پەیجەی ڕابا پێتان پیشاندەم جەماعەت لەو پەیجەی AHK Gaming دەتان پۆینتەکان ببینەوە بەس ئێستا با پۆینتەکان بخینینەوە FC5 بە چەند کێڵ 7 کێڵ و تۆپ 1 ریکس جانۆ 6 کێڵی کردیە بە 8 کێڵ و تۆپ 2 وێڵدس 5 کێڵ و تۆپ 3 STP کێڵەک و تۆپ 4 PRS کێڵەک و تۆپ 5 968 5 کێڵ و تۆپ 6 بێتا 5 کێڵ و تۆپ 7 KS 6 کێڵ و تۆپ 6 تۆپ 8 I47 4 کێڵ و تۆپ 9 KDK 5 کێڵ و تۆپ 10 فانسی 2 کێڵ و تۆپ 11 MR 0 کێڵ ئای کورت کێڵەک و تۆپ 13 99 کێڵەک و تۆپ 14 ڤایرۆس کێڵەک و تۆپ 15 جەماعەت ئیتر هاتینە کۆتایی لایڤەکەمان لە کەم و کورتەکانمان ببورن پیرۆزیشا لە تیمی براوە بەڕاستی هەتە ئێستا خۆشم نازانم براوەکە چییە خۆشم هەر لەو پەیجەوە تەماشا دەکەمە بزانم تیمەک بوویتە براوە چونکە پۆینتەکان زۆ لێک نزیک بوو تاکیدیشم ئەو تیمەی دەبتە تۆپ 1 لەگە تۆپ 2 ئەها 4 پوینت 3 پوینت 2 پوینت ئەها فەرقی هەیە چونکە پۆینتەکان زۆر لێک نزیک بوون ئەوە نەبوو برەی تیمەک تۆرنمنتەکەی ئیڤێنتەکەی یەکلایی کرد بیتەوە لۆ خۆی بووبی ئیتر هیوادارم سەبسکرایب بەچی چەناڵەکەم بکەن یوتیوبەکەم وچی یارمەتیە چی ئەجر لە لایڤەکەی بڕۆن هەتا لایڤەشکە
بەخوای گەورەتان دەسپێرم و خواتان لەگەڵ